بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستانم دەرفەتی گەورەی ڕۆژی عەرەفە بە هەموو لایەکمان بیقۆزینەوە. ئەو ڕۆژە پیرۆز و گەورەیە، ئەو ڕۆژەی کە خوای پەروەردگار شانازی بە بەندەکانی خۆی ئەکات لەناو فریشتە بەرزەکان، ئەو ڕۆژەی کە خوای پەروەردگار لە هەموو حاجەکانی ماڵی خوای پەروەردگار خۆشە بێت. لەو ڕۆژەیە چەند دەرفەتێکێ بەڕێزان. یەکەم دەرفەتی بەڕۆژووبوون کە جگەلەوەی کە هەر ڕۆژێک بە ڕۆژووبوون 70 ساڵ لە ئاگری دۆزەخ دوور دەخاتەوە، بە ڕۆژووبوونی ڕۆژی عەرەفە ئەبێتە مای سڕینەوەی گوناهی 2 ساڵ. وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، ئومێدم وایە گوناهی ساڵێکی پێش و ساڵێکی دواتر بسڕێتەوە. یەکێکی تر لەو کارە پیرۆزانەی کە لەم ڕۆژەیە لە ڕۆژی عەرەفەیە دەکرێت بریتێ لە دوعا و پاڕانەوە. چاکترین دوعای ئەو ڕۆژەیە. وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، خەیر الدعاء دعاء یوم عەرەفە. چاکترین دوعای ڕۆژی عەرەفەیە. چاکترین پاڕانەوە ئەو پاڕانەوەیە کە لە ڕۆژی عەرەفەیە ئەکرێ. و باشترین زیکرێک، باشترین دوعایەک کە من و پێغەمبەرانی پێش من کردبێتمان، لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. دواتریش بەڕێزان چاکترین دوعایەک کە لەو ڕۆژەیە ئینسان بیکات دوعای گردن ئازادی و داوای لێخۆشبوونە لە خوای پەروەردگار. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، لە هیچ ڕۆژێکە خوای پەروەردگار گردنی عەبدەکان ئازاد ناکا بە ئەندازەی ڕۆژی عەرەفە. لەو ڕۆژەیە شەیتان زەلیلە و خوای پەروەردگار سۆز و بەزەی میهرەبانی خۆی بۆ ئیمانداران دائەبەزێنێ لە زۆرترین ڕێژەی ئیمانداران خۆشە بێ. تۆش داوا بکە لە خوای پەروەردگار و زۆر بپارێرەوە لە خوا، بڵێ اللهم اعتقني من النار، خوا ئەگەردنم لە ئاگر ئازادکەی، خوا لێم خۆشبی، بمگێڕی بە لێخۆشبووانی ئەم ڕۆژە پیرۆزە. ومێدم وایە ئینشاءڵڵا هەموو لایەکمان بە ڕۆژوو بین، دوعا بکەین، ئەو زیکرە زۆر بخوێنین و ئەو دەرفەتانی ئەو ڕۆژە لەدەست نەدەین ئینشاءڵڵا.